بڕیارە کە شەشی یازدەی ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت بە کەرکووکیشەوە بە تایبەتەوە لایەنانی کە لە کەرکووکن بۆ چوونی جیاوازیان هەیە سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان چۆنێتی دابەشکردنی بازنەکان و دەنگەکان بە هەمان شێوە ئەو یاسایی کە لە ماوەکانی ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموار کرایەوە کە کار بە یاسای 35 هەموار نەکرێتەوە کار بە هەمان سەرژمێری ساڵی 1950 بکرێت بۆ چوونی لایەنەکانیش لەسەر ئەمە جیاوازە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە یەکریزی لایەنە کوردیەکان لە کەرکووک وەروەها ئەو ناکۆکی کە ئێستا لە نێوانیان هەیە. بەڕێز ڕەسوول ڕەئوف بەرپرسی مەڵبەندی پارتی سۆشیال دموکراتی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕەسوول ئەم کاتت باش. بڕیارەکە مانگی 11 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت. ئەم هەڵبژاردنە پرسێکی گرنگە بۆ کەرکووک. ئەمێ بزانم تا چەندە لایەنەکان لە کەرکووک لەسەر بابەتە هەستیارەکانی پەیوەندیدار بە هەڵبژاردن کۆکن ئەگەر ناکۆکی هەیە لەسەر چییە؟ ئەم کاتت باش سەرەتا ئەمەوێت لە پلەکەەوە دەست بە بکەین کە من بەرپرسی مەڵبەند نیم ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و سەرپەرشتیاری کەرکووکم. سەرەتا ئەمەوێت لە راپۆرتەکەی بەڕێستانەوە تێبینیەک بکەوێت بەسەر ئەو حاڵەتی کە باسی ئەوت کرد کە هەموو لایەنەکان ئەیانەوێت لە ڕێی هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردنەکانەوە پۆستی پارێزگاری کەرکووک بەدەست بهێنن. بەداخەوە من ئەڵێم لە هەمواری یاسای هەڵبژاردنەکانە یەکێک لەو خاڵە سلبیانی کە تیاو بەنسبەت کوردەوە بۆ هەڵبژاردنەکان ئەوەیە کە زۆرینەی دەنگ ناتوانێت ئەنجومەنە خۆجیەکان و پارێزگار وەلاونێ بەڵکو دەبێت ئیلا بە ئیتیفاق بێت لەگەڵ نەتەوەکانی ترا. واتە ئەو خاڵە ئەگەین چۆنێک گومان لە لیستی یەکەم و زۆرینەی کورسەکان و زۆرینەی ئەنجومەنی پارێزگا چوەگەر ڕێنەکەوی لەگەڵ نەتەوەکانی ترا هیچ کاتێ ناتوانانی ئەنجومەنی پارێزگا بەدەستبێنی. ئەوە خاڵێکی تر من پێم وایە لە دۆخێکێک ئێستای کەرکووکە کورد لە بواری سەربازی و ئیداریە ئەتوانین بڕین زۆر لە دواوەیە و شێوکی ڕەهابڕین نە لە ڕووی سەربازی و ئەمنیەوە نە لە ڕووی ئیداریەوە دەسەڵاتێکی ئەوتوی نییە ئێستا لە دۆخی وەک کەرکووکە. ئەوێ مێنێتەوە دۆخی هەڵبژاردن و ڕێوئینە خەباتە مەدەنیەکەی کە بە شێوکی ئاسایی بتوانێت کورسەکان بەدەست بێن و لە بەهۆی ڕێژەی کورسەکەشەوە ئەتوانێت ئەو ئیتیفاقاتانی لەگەڵ نەتەوەکانی ترا هەیە بتوانێت ئەنجومەنی خۆجێی کەرکووک لە دوای ئەم هەڵبژاردنێکە وا بڕیارە لە 6 یانزەی ئەم ساڵە جێبەجێ بکرێت بگۆڕێ. بەڵام ئەوەی کە جێی تێڕامانە لە ئێستاە ئەتوانین بڕین عەرەبەکان بە هەموو جیاوازیەکانیانەوە بە جیاوازی مەزهەبی و جیاوازی حیزبی و ئەو جیاوازی مەزهەبی کە لە کەرکووکە هەیە لە هیچ شارشتری عێراقا نییە ئەوان توانیتیان کۆبوونەوەی خۆیان بکەن. ئەوە ئێستا لە راپۆرتەکەی بەڕێستانە کە ڕاکانجبووری بە پاشەکشەدانن لە کۆبوونەوەکانە بەڵام بە هەر حاڵتوانیان کۆبوونەوەیەکی گرنگ بکەن بە خۆیان و هەوڵی ئەو بدەن یەک لیستێک دروستکەن. تورکمانەکانیش بە هەمان شێوە بەو هەموو جیاوازی کە لە نێوانیانایە و لە ڕووی مەزهەبی و لە ڕووی ئاینی ئەوە یەکێکە لە جیاوازەکان بەتایبەت لە دۆخی کەرکووکە زۆر زەقا لە ناو تورکمانەکانە ئەوانش توانیوانە کۆبوونەوەی خۆیان بکەن و هەوڵ بدەن بۆی کە یەک لیستی بێ. ئەمە چیمان بیرەخاتەوە؟ ئەمەمان بیرەخاتەوە هەمواری یاسای هەڵبژاردننی ئێستا کە کەرکووک بە یەک بازنەیە لەگەڵ یاسای سانتیاگۆ کە 1.7 لە بەرژەوەندی لیستی گەورەیە لە بەرژەوەندی بڕێ ئەو لیستانەیە کە دەنگی زۆری نەدێنێ. بەڵام ئەوەی کە تاکو ئێستا من بەداخەوە ئێرێم حیزبە کوردستانەکانە بە شێوەیەکی گشتی و تایبەتتریش هەردوو حیزبی دەسەڵات یەکێتی و پارتی تاکو ئێستا هیچ یەک نزیکبوونەوەیەک هیچ کۆبوونەوەیەک هیچ بەرچاوڕوونیەک نییە کە لە داهاتوودا ئەم دوو باشە. بەڕێز ڕەسوول ئاماژەت بە یەکریزی پێکهاتەکان و نەتەوەکانی دیکە کۆبوونەوە بۆی کە باشە وەکو عەرەب و تورکمان ئایا پێش هەڵبژاردنەکان هیچ هەوڵێک نییە لەلایەن کوردەوە لەگەڵ نەتەوەکانی دیکە بە یەک هاوپەیمانەتی بەشداری هەڵبژاردنەکان کاتیا کورد بۆ خۆی بە شێوازێکی دیکە بتوانێت ئەنجامێکی باشتر بەدەستبێنێت؟ بەداخەوە لە دوای 2005ەوە کورد نەیتوانیەوە بە یەک لیستی لەم شارەدا بەزێت. ئەویش زۆری ئەو ململانێنی کە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانە بۆ گوازراوەتەوە بۆ کەرکووک بە شێوەیەکی ئەتوانین بڕین سلبی کەمە وای کردووە لە کەرکووکە هیچ کاتێک نەتوانن حیزبە کوردستانەکەن وەک باسم کرد لە دوای 2005ەوە بە یەک لیستی بێت لە 2010 چ لە 2014 چ لە 2018 لە دو هەڵبژاردننی لە 2022 کورد هەموو کات بە لیستی جیاواز و بە تایبەت دوولایەنی سەرەکی بە
هەریەکە بە لیستێک بەشداری هەڵبژاردنەکانیان کردووە. ئەمە تا ڕادێک ڕەنگە لە هەندێک یاسای هەڵبژاردن لە ڕابردوودا بە قازانجاشکا بێتەوە، چکە ئێمە دەبێت ئەوەش بزانین لە 2014 کورتوانیتی لە کۆی 12 کورسی 8 کورسی بەدەست بێنێواتە لەستا 75 کورسەکان بەدەست بێنێ. بەڵام ئەم دۆخەی ئێستا من پێم وایە کورد ئەگەر بێت و بەیەک لیستی بێت ئەتوانرێت لەو 15 کورسی کە دانراوەکە 16 کورسی یەشێک بۆ کۆتاکان و 15 بۆ منافسەی حیزبەکانی نێو کەرکک بە هەموو نەتەوەکانەوە لەو 15 کورسی ئەگەر بێت و کورد بەیەک لیستی بێت ئەتوانێت زۆرینەی کوردستەکان واتە لانی کەم 9 بۆ 10 کورسی زیاتری لە کەرکا بەدەست بهێنێ. بەڵام ئەگەر بەتەوازەی بێ جالەوەی کە لەبەر دوو لیستی جیا ئەگەر یەکێتی و پارتی هەریەکە و بە لیستێکدا بەزن کۆمەڵک دەنگ ئەفەوتێت لەبەرەوەی لە یەک بازنیا و یاسای سیانتیاگۆیە و دەنگانەدا بە 1.7 هەموو حیزبەکانی تریش پێم وایە هەرکەکە و بەپێی قەبارەی خۆی ئەچێتە ئەم کێبڕکەوە، چونکە هیچ حیزبێک ئەگەر بەپێی ڕێککەوتن و هاوپەیمانی نەبێت هەر کەسە و کاندیدی خۆی ئەبێت بە دڵنیاییەوە ئەو کاتە ڕەنگە چۆنڵی مافی خۆشی بێت ئەگەر بێت و لە چوارچێوەی یەک لیستانە بێت هەر کەسە و کاندیدی خۆی بێت. هەر بەپێی ئەو تەجروبەی کە ئێمە هەمانە لە کەرکووکە من کە خۆم لە 2023 لەم شاریم ینی زۆربەی بەهۆی پەرتەوازیەوە کورد چەند کورسی لەدەست داوە. ئەگەر دو ئاماری سیرکن لە 2022 لە بازنەی یەک لە کەرکووک کە گەڕەکە کوردەکان بوو زۆر بە ئاسانی عەرەبێک توانێتی لە بینی ئەو هەموو کاندیدە کوردەیە بە چەند هەزار دەنگێک باشە پڕێز زارۆف لە ماوەکانی ڕابردوودا چەند ساڵی ڕابردوو پرۆسەی تعریبکردن لە کەرکووک بەردەوام بۆ بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 بەڵام لە هەمواری یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوای 2023 بۆ یەکەم جارەکە کار بە ئەو سەرژمێری ساڵی 1950 دەکرێت کۆمەڵێک ناوچەند کە دابڕێنرابوون ئێستا توانن دەنگ بدەنەوە لەسەر کەرکووک کە کوردن. ئەمە کاریگەری لەسەر دەنگەکانی کورد دەکات. ئەمە باشە پێتان وایە ئەمە توانێت کاریگەریەکی باش بۆ کوردی هەبێت لە کەرکووک؟ من پێم وایە جارێ هەر هێنانە ناوەی سەرژمێری 57 بۆ ناو ئاماری هەڵبژاردنەکان ئەمە شتێکی باشە لەبەرەوەی ئێمە وەکو کورد هەتاکو ئێستا ئەتوانین بڵین ئەحسای 57 بە خاوێنترین ئەحسادانین لەبەرەوەی کە هەرچەند بۆ کاتەش تێبینی هەبوو بەڵام بۆ ئەم دۆخەی ئێستا توانین بڵین لە هەموو سەرژمێرەکانی تر کە دەساڵ جارە کراوە لە عێراقا بە خاوێنترین ناوی بنیوە لەو سەرژمێریشە کورد زۆری نەبووە بە تایبەت ڕێژەی کورد لە عەرەب و تورکمانی ژواتە نزیکەی 60 بەرەو سەریش دانیشتوانی کەرکووک کورد بووە. ئەوە یەکێکە لەو خاڵتەنی بەڵام ئەوەی کە بەتابەت لە هەمواری دەستورەکەی کۆمەڵک فەقەرەی تایەک ئەتوانین بڵین ئەوە کەمە کاتە چونکە گەر بەپێی ئەو بڕیارە بێت ئێمە قەزاکانی چەمچەماڵ و کفری و کەلار و دووس بەپێی ئەو ڕێژەیە بێت دەبێت لەسەر کەرکووک دەنگ بدەن. بەڵام بەپێی ئەم حاڵەتەی کە ئێستا هەموار کراوەتەوە پێم وایە سەتاسەتی ئەو دانیشتوانی ئەو قەزا و نەحیانە ناتوانن لەسەر کەرکووک دەن چونکە دوای ئەو گۆڕانکارانی کە کراوە چەند سەمار چۆتە سەر سلێمانی کفری و کەلار ئینکە برەی کەلاروانە چۆتە سەر سلێمانی دووس چۆتە سەر سەلاحەدین ئەمە ناتوانێت بە ئاسانی تەنها دانیشتوانی ئەو ناوچانەی کە سنووری ئەحسای 57 و فۆرمی خۆراک و کارتی زانیاری و کارتی دەنگدانیان کەرکووکە ئەتوانن دەنگ بدەن. بەڵام هێنانە ناوەی سەرژمێری 57 بۆ ناو ئەم ئامارە من پێم وایە ئەمە شتێکی باشە لە داهاتوودا ئەگەر ئیشی لەسەر بکرێت و لە کاتی ئاساییکردنەوەی ئەم ناوچانەکە ئێمە ئێستا بە پێی مادەی 140 هەمانە ئەتوانێت ئەم ناوچانە بە پێی یاسا بگەڕێتەوە سەر کەرکووک. بەڵام ئەتوانین بڵێن ئەوش بەشێک لە کەم تەرخەمی دەسەڵاتی کوردیتیا بۆ لە ڕابردووە کە ئەو هەنگاوە نەداوە. بەڵام بۆ ئێستا هێنانە ناوەی سەرژمێری 57 بۆ ناو هەڵبژاردنەکانی 2023 من بە شتێکی باشی دەزانم. بەڵێ بەڕێز ڕەسوول ڕەوف بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی سۆشیالیست دموکراتی کوردستان لە کەرکووکەوە زۆر سپاس.